داهاتوودا بتوانن ئاورێک لە هونەرمەندانی ڕۆژهەڵات بدەن، چون بەڕاستی هیچ فەرق و جیاوازی نییە. ئێمە کوردین، چ ڕۆژهەڵاتی بین چ باشووری، ئێمە کوردین، دەبی کار بکرێت بۆ هونەرمەندانی کورد. من وەکو گەنجێک داوا لە پارتی دیموکراتی کوردستان دەکەم، وەکو براوەی یەکەم بە زووترین کات حکومەت تەشکیل بێنێت و بە هەموو لایەنە سیاسەکانەوە بۆ ئەوەی حکومەتێکی سەرکەوتوو بێت، بژی سەر و بژی پێشمەرگە. هیوادارین ئەم حکوومەتەش ئیتر خەمی ئەم هاوڵاتیانەی بێت و ئەو منافەسە حیزبیەش لابرن و بە زووترین کات ڕێککەون ئینشاڵڵا لە بۆ نەورۆزێ حکوومەتێکی نوێ و کابینێکی سەرکەوتوو بەدەست دێ ئینشاڵڵا خوای گەورە پشتڕنای هەموو لایەکمان بێت. بەنسبەت پێکهێنانی حکومەت هیوادارم حکومەت بە زووترین کات پێک بێتن لەبەر چەند هۆکارێک، یعنی بۆ نمونە ئەگەر حکومەت پێ سولفەی زەواج بکرێتەوە، سولفەی عەقاری بکرێتەوە لەبەر چینی گەنجان. بەڕاستی گەنج چەندین گەنج ئێستا لەسەر حکومەت ڕاوەستاوە، ئەگەر حکومەت پێک بێتن بۆ نمونە ژیانی هاوسەرگیری پێک دینێتن، یعنی کار و گوزەرانی هاوڵاتیان ئاسانتر دەبی، ئیش و کاری هاوڵاتیان ئاسانتر دەبیتن. ئێمە وەکو گەنج داواکارین لە حکومەت لە پێگەنانی حکومەتی داهاتووە، داواکارین کەوا هەموو خوێندکارێک کە تەواویەکات لەو بەشەی کە تەواوی کردو بتوانێ هەلی کاری بۆ بڕخسە لەو بەشەی کەوا تەواوی کردووە، نەوەکو لە بەشێکی تر هەوڵ بدا لە کارێکی تر بکات لەو بواری کە خۆی تەواوی کردووە هەلی کاری بۆ بڕخسێت. Thank you.